بەڕێزان مەبەستمە گفتوگوی زیاتر بکەم سەبارەت بە کاروباری بەڕۆبەراتی پاسپۆرت بەگشتی و بە تایبەتتر بەڕۆبەراتی پاسپۆرتی سلێمانی لەگەڵ بەڕێز ئەمید سالار بەڕۆبەری پاسپۆرت لە سلێمانی لە ستۆدیۆ لەگەڵمانە کاک سالار بەخێر و سپاس بۆ ئامادەبوونت وەک پشتل هاوڵەکە ئاماژەم پێدا بڕیار وایە کارەکانتان دەست پێ بکەنەوە بەکرێ زانەری زیاترمان بیتێ بەڵێ بۆ نمونە ئەمڕۆ ئێمە نزیک 400 هاوڵاتیمان بەڕێخستووە لەو ژمارەیە 270 هاوڵاتی هاتوون پاسپۆرتەکانیان نوێکەنەوە یا دەری بێنن بۆ جاری یەکەم و هەروەها 130 هاوڵاتیەک هاتوون بۆ ئەوەی پاسپۆرتەکانیان وەرگرتنەوە کە پێشتر تەواو بووە. قەرار سبەینێ وەزیری ناوخۆی عێراق لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پاسپۆرت لە بەغدا کۆبوونەوەی ئەنجامدەن بۆی بڕیاردەن لەسەر ئەو کاروبارە. ئێمە ئەمڕۆ ئەو معاملانەی کە کردومانە بۆ هاوڵاتیان نردومانە بۆ بەغداد چاوەڕێکین بزانین سبەینێ بڕیارەکە چۆنە بێ و ئایا وەڵامیان دێتەوە یاننا سبەینە دەرەکەوە ئینشاڵڵا. بەپێی ئەو بارودۆخەی کە بەسەر هەموو جیهان هاتووە مەسەلەی ڤایرۆسی کۆرۆنا دەکرێت وەشانی خۆپارێزی بکەن و شێواز و میکانیزمی ڕایکردنی کاروباری هاوڵاتیان بە جۆرێکی جیاوازتر بێت چۆن کارتان لەسەرمە کردووە؟ بەڵێ ئێمە لە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی بە نمرەیەک کارمان لەسەر کارەکان کردووە و ڕێنمایی و ڕێنمایەکانی تەندروستیمان بە تەواوی جێبەجێ کردووە. بۆ نمونە ئەمڕۆ 400 هاوڵاتی کە هاتوون سەردانیان کردوون هەر لە لای سکاڵان وسەکانەوە کە فایلیان بۆکەن پێمان وتووە پێویستە دەستکێش و دەمامک لەناو فایلەکەی بێ کە دێت بە دەستکێش و دەمامکەوە دێتە ژوورەوە و لە پرزگەی بەڕێوەبەرایەتیمان پێشەوەی داخل بێ لە پێش دایرە جیهازێکمان داناوە کەوا تاقیمەکە و پرژێنێکات لەشی و دوای ئەوەی کە هاتە ژوورەوە لە پرزگا تەفتیشی ژنان و پیاوان جیهازیکەی لێە گەرمی پێ و لەشێ پێوێ نزیک سەرێکاتەوە لەشێ پێوێ گەرمی لەشێ پێوێ بزانە لە نمرەی حالارەکەی بەرزیانە و لە ژووریشەوە جەڵی تاقیم لە هەموو هۆڵەکان دانراوە و سەرڕای ئەوەش کورسیەکانمان جیا کردێتەوە هەر کورسیەک لەگەڵ کورسی دووەمە نزیک مەترێکی بینە و لە ناو مەسعەدەکانیشە شوێن پێمان دیاری کردووە بۆ ئەوەی هاوڵاتیان لە نزیک یەکەوەنەوەسن شێوازێکمان دیاری کردووەکەوە ببێتە هۆی خۆپارێزی. هەروەها بۆ ئەفسەر و کارمەندانیش هەموو ئەفسەر و کارمەندان ڕۆژانە کە دێنە بەڕێوەبەرایەتی دەستکێش و دەمامک لە گەنجینەی بەڕێوەبەرایەتی لە میرەی بەڕێوەبەرایەتی وەرەگرن چەند کەسی لێبێت چەند ئەفسەر و کارمەندی لێبێ وەرەگرن و پێویست ناکە کارمەند و ئەفسەرەکە بیهێنێ بەڵکو لە دایرە وەرەگرێت بۆ ئەوەی خۆپارێزی بۆ خۆی خەزانێ ئەنجام بە. کاک سالارەوە بەردەوامێکێکن لەو بەڕێوەبەرایەتیانی لۆدێکی زۆری هاوڵاتیان و مراجعاتان لەسەرە بۆ پێی کە لە ماوەی ڕابردوش بە چەندین قۆناغی جیاواز داوامی فەرمی فەرمانگەکان وەستاوە ئەکرێ ئێستایانی خواستێکی زۆری هاوڵاتی هەبێت لەسەر بەرهێنانی پاسپۆرت و تازەکردنەوە و تەواوی ئەو ڕێکارانی دیکەکە لای ئێوە جێبەجێکرێ. پێم بڵێت چۆن چ میکانیزمێک پێڕەوەکەن کە بتوانن ئەم لۆدە لەسەر خۆتان کە بکەنەوە بە زووترین کاتیش مامەڵی هاوڵاتیان تێپەڕێنن؟ بەڵێ ئێمە ئەو پێشتر لە ساڵی پارە و تاکو پێش کۆرۆناش هاوڵاتیان کە هاتن سەردانی ئەمەیانە کرد پێویست بوو دووسێ هۆڵ بکەن و هەرێکە لەو هۆڵانە لە فایلەکەی مۆرێک و ئیمزای ئەفسەرێکی لێ دراسە ئەفسەرێک مۆر و ئیمزایانە کرد لە هەرێکە لەو شوێنانە چەند کاتێک ئەوەستا بۆ ئەوەی کارەکەی تەواو بێت. بەڵام کە ڕێوشێنی خۆپارێزی هاتەکایەوە بیرمان لەوە کردەوەکەوە سیستەمی یەک پەنجەرە بەکار بێنین و لە ڕاستپاتی جەنابی کاخوبات تاڵبانی کەوا پێویستە ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکرێ سیستەم یەک پەنجەرەکەمان ئەکتیو کرد و نێتوەرکی دایرمان هەموو گۆڕی کارەبای دایرمان گۆڕی بە شێوەیەک کە بگونجێ لەگەڵێ. ئێستا خۆشبەختانە هاوڵاتی کە دێت هەر لە ڕێگاوە کە دێت یەک ئەفسەرە بینێ یەک هۆڵەکات چەند هۆڵێکی جیاواز ناکات بۆیە دێتە لای یەک ئەفسەر کارەکەی بۆ ڕایەکرێ و ناچێتە لای ئەفسەر و دووەم و سێەم و چوارەم تا مۆر و ئیمزای بۆ بکرێ یەک جار لە یەک شوێن کارەکەی بۆ کرێ و ئەڕاتە دەرەوەی دایرە دوو هۆکار هەیە بۆ ئەم کارە ئەوشەوەیە بۆ خۆپارێزی باشترە لەبەر ڤایرۆسی کۆرۆنا چووکە کەمترین بەریەکەوتە دروستە بێ لە ناوێنێک ئەفسەر و هاوڵاتی. خاڵی دووەمیش خێراتریکردنی کارەکە تۆ یەک شوێنەکەی خێرا کارەکە تەواو بێ ئەڕێتە ماڵەوە. کاک سالارێنی بەڕێوەبەراتی پاسپۆرتیشی کە لەو بەڕێوەبەراتیانی کە زۆرترین کەس دێتە لاتان و زۆرترین مامەڵەی هاوڵاتیان بەڕێ دەکەن بەڵام هەندێک جار بەشێکی لە هاوڵاتیان هەیە ناگەڕێنەوە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانە چەندین جار لە ڕێگەی ئێمەوە ئەگەداریتان بڵاو کردوێتەوە کە خەڵکانێکی زۆر هەیە
پێم بڵێ گرفتتان چارەسەر بوویان ئێستش پاسپۆرتێکی زۆر لایەوە ماوە ئێستش زیاد لە 6,000 پاسپۆرتمان لایە هاوڵاتیان ناتون بۆ وەرگرتنەوەی داواکەینەوانی کەواتەوە بوون بێن وەرگرتنە وەریگرنەوە بۆ نمونە ئەمڕۆ ئێمە نزیک 400 هاوڵاتیمان بەڕێخستووە لەم 400 270 هاوڵاتی معاملەی نوێکردنەوەی پاسپۆرتی کردووە بۆ نمونە بەڵام نزیک 130 هاوڵاتی هاتووە بۆی پاسپۆرت وەرگێتەوە پێویستە ڕێژەکان نزیک بن لە یەکەوە بۆ ئەوەی تۆ لە مەغزن کۆنە بێتەوە بێگومان ئێستا زیاد لە 6,000 پاسپۆرتتان پێوە کردوون بێن پاسپۆرتەکان بەڵێ بێگومان هەموو ئەوانە لە ڕێی بەدالی بەڕێبەراتیمانەوە تەلەفۆنیان بۆ کرێت تەلەفۆنەکانیان لامانە پەیوەندیان پێوەکەین بۆی بێن ئەوە کێشەکە ینی کە لیان نەپرسی یەکێکەڵێک ئیشم زۆر بووە یەکێ مەجالم نەبووە ینی ئەو هۆکارانە ساڵەرانی هەستەکەی کەڵچرێک دروست بە خەڵکێکەیە تەنها پێی خۆشە پاسپۆرتی بێگینا لە هەموو دنیای تۆ پاسپۆرت بەبێ پێویستی و گرنگی و ئەو کارەیە کە تۆ پێویستە پاسپۆرت دەبێت بەڵام هەست ناکەی بوون لای ئێمە لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان خەڵکێکەیە گرنگەوەی پاسپۆرتەکە هەیە بێگەر کاریشی پێ نەبێت بێگومان وایە ڕێژێکی زۆر بە هەزاران هاوڵاتی دێتە لامان کە سەیری دەفتەری پاسپۆرتەکە یەکەین بەکاری نێناوە هەر بە هیچ شێوە بەکارینەوە یەک مۆری پێوە نیە بۆ نمونە گەشتێکی ئێرانیشی نەکردووە هیچ شوێنێکی نەکردووە بەڵام دێت نوێ کاتەوە هیچ یاساگ نییە بۆ نمونە ڕێ بە ئێوە با بڵێن ئەنی تۆ سەفەر نەکرد پێویست ناکە لە مەرحەلەیە پاسپۆرتەکە تازەکەیتەوە لەبەرەوەی مافی خۆیەتی بە پێی یاسا بە خاوەنی پاسپۆرت بۆ هیچ ڕێگریەک نییە ئەگەر سەفەریشی نەکرد بێت بێگومان ئەتوانێت بە خاوەن پاسپۆرتی دووە لە ئێستا ڕسوماتی هاوڵاتیی یاسایی کە بێ پاسپۆرت بە پێ ڕۆتیناتێکی یاسایی دەربێنێ چەند تەکلیفەکە لەسەر هاوڵاتیەک چەکی پاسپۆرتەکە سەکی بانکەکە حەقی ئەو پاسپۆرتە بەتاڵەیە کە لە بەغاوە هێناومانە 25,000 ئەو 25,000 ڕاستەوخۆ بۆ بەغا گەڕێتەوە لە ڕێ حسابێکی مغلقەوە چونکە حەقی دەفتەرەکەی کە لەوێ وەرێگرین و باقیەکەشی چەکەکە هەندێک جار سێرەکەی 28,000 29,000 لێ سەنن بە پێی بانقە گۆڕێت حەقی عموونەی بانقەکەیە ئەو 3,000 و 4,000 حەقی عموونەی بانقەکەی کە بانقی مرکزی بۆی داناوە باش کاک سالار مەسلەی کردنەوەی هەندێک بەڕێوەبەتی پاسپۆرت لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەردەوام کاری لە پێشینەوەی ئێوە بۆ هەڵتانداوە بۆی ئەو لۆدە لەسەر بەڕێوەبەتی پاسپۆرتی سلێمانی کەمکەنەوە لە ئێستا سەرقاڵی کردنەوەی بەڕێوەبەتی پاسپۆرتن لە چەم ماڵ پێم بڵێ زانیاریم بەی تێبزانم گەشتونەتە چ قۆناغی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بۆچوونێک هەبوو لە ناو پاسپۆرتەکانی هەرێمی کوردستان هەولێر دوهۆک سلێمانی کەوا پێویستە هەموو خەڵک بێن بۆ مەرکەز و هەموو کەس بەڕێوبەر ببینێ و هەموو کەس لەو دائیرەیە کارەکەی بۆ بکرێ ئێمە کە هاتیینە بەڕێوەبەتی پاسپۆرتی سلێمانی پێش چەند ساڵێک ئەو بۆچوونە جیاواز بوو لە ئێمە بیرمالەوە کردەوە لە جاتیەوەی خەڵک بێ بۆ لای ئێمە بچین بۆ لای خەڵک ئەمە لەش لەسەر ڕاستپاردەی جەنابی کاقوبات تاڵەبانی کەوا پێویستە ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکرێ و خزمەتگوزاری بگەێتە نزیکی خۆی بۆیە بیرمالەوە کردەوە ئەوە بوو لە شوێنەکانی کە بنکەکانی نووسنگەکانی پاسپۆرتمان کردەوەکو لە هەڵەبجە و بەڕێوەبەتی پاسپۆرتی هەڵەبجە کرایەوە لە ڕانیە نووسنگی پاسپۆرتی ڕانێ کرایەوە لە دەفەری ڕاپەڕین و بیرمالەوە کردەوەکەوە ئەمەشیان هەر لەسەر ڕاستپاردەی جەنابی کاقوبات بوو کە لە دەڤەری چەمچەماڵ و مەدینە شۆڕش زیاد لە 200,000 هاوڵاتی هەیە تووشی کارەساتی ئەنفال بوون کیمیاباران بوون ڕاگوێزران قەتل و عام کران کەوا پێویستە خزمەتیان کەین بۆیە ئێمە هەستین بەو کارێکەوە موافقاتەکانی بەغدادمان تەواو کرد و هاتینە هەولێر لە هەولێریش ڕزامەندی بە ڕێزۆزیری ناوخۆرگیرا بۆ ئەوەی ئەو دایرێ بکەینەوە ئەو دایرێ پێویستی بە 330,000 دینار 330 میلیۆن دینار بوو بۆ ئەوەی هەموو پێداویستەکان ناو ئەو دایرێ ئامادە بکەین لە مۆلیدەوە تاگو کۆتایی 330 میلیۆنەکە ئەو ڤایرۆسی کۆرۆنا هات بەسەرا و کێشەی نەبوونی بودجەی حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێم هات بەسەرا بۆیە نەتوانرا دابین کرێ بۆیە ناچار پەنامان برد بەر ڕێوشێنی کە توانیمان لێرە و لەوێ هەموو پێداویستەکان تەواوکەین بەبێ ئەوەی داوای بودجە بکەین ئێستا هەموو کەرزەکانی ناو نووسنگەی پاسپۆرتی چەمچەماڵ تەواو بووە هیچی نەماوە ماوەتەوە ئەوەی کەوا ئێمە لەم هەفتەیە کۆبوونەوەیەکمان هەیە لە هەولێر لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆ لەو کۆبوونەوەیە بەناوی دەڤەری چەمچەماڵ بەناوی ئەنفال و کیمیابارانەکانی ئەو سنوورە داواکەین کەوا جەنابی وەزیری ناوخۆ تەلەفۆن کە بۆ بەغداد بۆی تیمێک بێن بۆ ئێرە بۆ ئەوەی ئیفتتاحی دایرەکە بکەن ئێستا بەسماوە دایرەکە بکرێتەوە دەرگاکەی و قردێلەکە ببڕین و لە خزمەتی هاوڵاتیانە زۆر باشە لە سەردەمی خزمەتی جەنابتە لەو پۆستە چەند بەڕێوەبەتی نوێ کراوەتەوە وەکو پاسپۆرت
بەڕێوەبەرەتی پاسپۆرتی هەڵەبجە پاسپۆرتی ڕاپەڕین لە ڕانیا و خۆشببختانە ئەوە چەمچەماڵی شەکەی پلانی داهاتوتان کوێ کە تەواو بووین شوێنی کە هەیە بۆ نمونە سەیسایق داوای کردووە قسەمان لەگەڵا کردوون لیژنەمان بۆ دروست کردووە و سەردانی ئێوەمان کردوون چونکە ئەوەش خەڵکیشی زۆر لەو دەڤەریادانیشێت کە ئەوە تەواو بووین ئینشەڵا چینە سەر شوێنەکانی کە هەوڵە دەین وعدیان پێ نادەین بەڵام خۆمان ومانوەکەین لە خزمەتیان ساڵە گرفتی کارمەندتان بۆ دروست نابێت لەو کاتی بەڕۆبەرایەتیی نوێیەکەنەوە چکە ئەوەندەی من زانیاریمە بێت لە بەڕۆبەراتی پاسپۆرتی ڕاپەڕین بە بەشێک لەو کارمەندانی بەڕۆبەراتی پاسپۆرتی سلێمانی کارەکانتان ڕاپەڕان لە بەرحەلەی یەکەمە نازانم ئێستا میکانیزمەکە چۆنە بەڵێ پێویستە خۆی لە مەرحەلەیەکەمە هەر ئەوانەی ئێمە ئەفسەر و کارمەندانی ئێمە بچنە ئەو شوێنانە تاکو خەڵکی نوێ ڕاهێنانەکات بۆ فێرە بێ ماوەی 2 مانگ ئێمە هاتوچۆی ڕۆژانەمان هەبوو بۆ ڕاپەڕین بۆ ئیڕانیا لەوێ تاکو تیمێک لەوێ فێر بوو ئێستا خۆشببختانە تیمێکی تەواو لەوەیە و تەنها 2 مانگ لەوێ بوون ئێمە ئیسحابمان کرد دوایەوە چوینە هەڵەبجە ئێستش کارمەند و ئەفسەرمان هاتوچۆی هەڵەبجاکە بەڕاستی هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ هەڵەبجە لەبەرەوەی هەڵەبجە خۆی پارێزگایکی نوێیە خۆی میلایشی کەمە ئەوە هۆکاری سەرچیە بەڵام لە چەمچەماڵ ئەو کارە تەنها بۆ ڕاهێنان نەچینەوێ لەوێ لەگەڵ جەنابی قایمقام کاکڕەمە قسەمان کردووە ئینشەڵا ئەو کێشەیە چارەسەر دەبێت. بەڵێ کاک سالارانی مەسلەی پاسپۆرت هەمیشە لە هەموو دنیا گرنگی و باەخی خۆی هەیەەوە وەک دەکۆمنتێکی نێودەوڵەتی سێر دەکرێت ئەوەندەی کە جەناب بزانێتە بەیانی باەخ و قورسایی پاسپۆرتی عراقی لەسەر ئاستی دنیا چۆنە ینی ئێوە خۆتان لێ رازین بێگومان ئێمە و هەموو هاوڵاتیانش لێ رازیێنین لە هەفتاکانی حکوومەتی عراقیە پاسپۆرتی عراقی یەشێک بوو لەو پاسپۆرتانەیەکەوە بۆ زۆربەی وڵاتان ڤیزەی پێویست نابوو یا یەکسەر ڤیزە وەرەگرت و لە ئاستێکی پلەکانی پێشەوە بوو بەڵام بەداخەوە بە هۆکاری بارودۆخی عراق لە دوای شەڕی عراق ئێران و شەڕی کۆیت و ئەو کارە ساتانی کە بەسەر عراقا هات بە هۆکاری سەدام حوسێن و ڕژەمی فاشستی گۆڕبەگۆڕ بێگومان وەکو هەموو بوارەکانی ژیان کە گەڕاوە دواوە پاسپۆرتیش گەڕایە دواوە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە حکوومەتی عراقیە پاسپۆرت دیسان هەنگاو بەرەو پێشەوە بنێ پێویستە کۆمەڵێک بوار بێتە پێشەوە بۆ نمونە ڕێکارە ئەمنیەکان ئاسایشی وڵات ئەبێ پارێزراو بێ و سومعایەکی باشیە بێ لە ناو وڵاتانە لە ڕووی ئاسایشەوە هەروها ئابووری وڵات بەهێز بێ تاکو ئابووری وڵات بەهێز بێ ئەویش پاسپۆرتەکە ئەچێتە پێشەوە ئەو دوو هۆکاری زۆر گرنگن سەر ڕای هۆکارە فەنیەکانی کەکەوە کوالیتی پاسپۆرتەکە خۆی وەکو دەفتەرەکە ئەبێ کوالیتیشی باش بێ کە ئێستا کوالیتەکەی باش نییە بۆ نمونە پاسپۆرتی ئێستا بەکارێنین ئەگەر لە گیرفانە وەکو ئەم هاوینە عراق بکەینەوە تێکەچێ ناکرێ بکرێت بە موادێکی پلاستیکی یان وەک هەوەیەک سوزام هەندێک لە وڵاتانی دنیای پێشکەوت و شێوازی پاسپۆرتەکانیان بە هەندێک زۆری جیاوازە بڕیار بوو لە بیدای ئەم ساڵە لە دکەچوینە 2020ەوە ئەو کارە ئەنجام درێ گرێبەستەکان هەموو تەواو بووە ڕۆژێنەکان هەموو تەواو بووە بەڵام پێویستی بە بودجەیەک بوو بۆ ئەوەی لەگەڵ شەریکاتی بیانیە ئەو کارە بەو کارە هەستن ئەو بوو ڤایرۆسی کۆرۆنا و وەزی ئابووری عێراق تێک چوو ئەویش وەستاوە هەموو کارەکان تەواو بووە تاکو بارودۆخەکە ئەوە خوازێکەوە بودجەیەکە بێ بۆ ئەو کارە کۆتا پرسیارم کاک سالار پرۆژەیەکتان هەیە بۆ مەسەلەیەکی نیشتە جێبوون بۆ کارمەندانی بەڕۆبەرایەتی پاسپۆرت کە بە خۆشحاڵی و پرۆژێکی باشە پێم بڵێ بزانم پلانی پرۆژەکە چۆنە چی هەگەیشتونەتە چ قۆناغێک کێنەوانی کە مستەفیدە بن لەم پرۆژەیە بەڵێ وەکو بەڕێستان ئاگدارن بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی زیاد لە 250 ئەفسەر و کارمەندمان هەیە ئەم 250 ئەفسەر و کارمەندە هیچیان نەبوونە بە خاوەنی یەکەی نیشتە جێبوون لە هەموو ئەو بەڕێوەبەرەتی ئەمە بە ئەفسەر و کارمەندانەوە تەنها من بوومە خاوەنی یەکەی نیشتە جێبوون ئەویش کاتێک کە ئەفسەری ئاسایش بووم ئەینا کەسیان نەبوونە بە خاوەنی یەکەی نیشتە جێبوون بۆیە لەسەر ڕاستپەردەی جەنابی کاقوبات تاڵەبانی کەوا پێویستە هاوڵاتیان ببن بە خاوەنی یەکەی نیشتە جێبوون بۆ حەوانەوەی ژیانی خۆیان و خێزانیان کارمان لەسەرەوە کرد لە هەولێر کە ڕەزامەندیەکان وەرگین خۆشبەختانە دوای ماوەشی زۆر توانرا ڕەزامەندیەکان لە هەولێر وەرگیرێ و ئەو ڕەزامەندیانە هاتوونەتەوە سلێمانێ ئێستا ئێمە سبەینە کۆبوونەوەیەکمان هەیە لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی کاک دکتۆر هەڤاڵ و هەروەها بەڕێوەبەری گشتی ئیستیسمار کاک عەزیز لەسەر ئەو بابەتە بە سوپاسەوە بۆ کاک دکتۆر هەڤاڵ و کاک عەزیز کەوا مانوو بن پێمانەوە و جێدەستیان دیارە لەو کارەیە
سبینێ قسە لەسەر ئەوواکەین کەوا نووسراوێک لایەن پارێزگار و ئاراستەی شارەوانەکان بکرێ بۆ ئەوەی شوێنێک زەویەک دیاری کرێ بۆ ئەو پرۆژەیە و هەروەها کاک عەزیز بەڕێوەبەری گشتی ئیسیسمار ئەو پلانە بدا بە کۆمپانیایەک تاکو و دەست بەکار بێت بۆ ئەوەی کار لەسەر ئەو پرۆژەیە بکرێ. بێگومان ئەفسەر و کارمەندان ئەتوانن سلفەی عقار وەرگرن لەم پرۆژەیە هەروەها بە شێوازی قستی درێژخایانە بێت بۆ ئەوەی گران نەکەوێت و ئاسانکاری بۆ ئەفسەر و کارمەندان کرێ وەکو پاداشتێک ئەمە بۆ مانەبوونی ئەفسەر و کارمەندانی پاسپۆرتی سلێمانی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە توانیویانە خزمەتی ئەم شارە خۆشەویستە بکەن. زۆر سپاس بۆ حەمید سالار بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی لەگەڵمان بووی لە ستۆدیۆ. بەخێر بیت.